بەلە بیسەرانی خۆشەویست لە رادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 مەستورەی ئەردەلان کۆتابەرهەمی نووسەر بوخاری وشیارە کە ماوەیەکە بڵاو کرایتەوە و ئیتر لە سەرتاسەر یاریمی کوردستان خەریکە ئەم کتابە بڵاو دەبیتەوە. ئەمڕۆ زۆر بەڕێز بوخاری وشیارمان لەگەڵدا دەبێت کە نووسەری کتێبەکەیە. مامۆستا سەرەتا پیرۆزبایت لێ دەکەین بۆ بڵاوکردنەوەی دوایین کتێبت و ئەگەر پێمان بڵێ ئەم کتابە باسی چی دەکات، چ شتێکی گرنگی لە ناودایە و کتابێکی مێژووی شانی باسی کەسایەتێکی مێژووی دەکەن لە ناو کتابە، ئەگەر زانیاری زیاترمان لەسەر ئەم کتابە پێ بدەین. سەرەتا سڵاو جێگران و سپاس بۆ رادیۆی سەلامیش. ڕاستی بە کتێبی مەستورەی ئەردەڵان کتێبێکە کە من 2 ساڵ ئیشم لەسەر کردووە، کۆڵینەوەیەکی ئەدەبیە لەسەر کەسایەتی و ژیانی مەستورەی ئەردەڵان کە خاتوو مەستورەی ئەردەڵان ماشەڵە خانمی ئەردەڵانی کە لە سەدەی 19 لە سنە ژیا و لە بنەماڵەیەکی دیاری ئەو کاتە بووە. دیار بووە خێزانەکەی و هەلومەردەکەی ئەو کاتە یارمەتی دەرێکی باشی بووە کە ئەو خاتوونە کووردە دەست بکە بە شعر نووسین و دەست بکە بە نووسینەوەی مێژووی ئەردەڵان کە بە نووسینەوەی مێژووی ئەردەڵانیش ناوی دەچێتە ڕێزی مێژوو نووسان و یەکەمین مێژوو نووسی ژنیش لە ناو کووردا و دەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. ڕاستیدا نووسینی ئەو کتێبە وەکو پێویستیەکم زانێ بەڕاستی لەسەر ژیانی ئەو خاتونە چی دەبینین خەریکە ناوی لە ناو بچێ، خەریکە کە بنەی ناسێ، خەریکە لە بیرمان بچێتەوە کە ئێمە چۆن دەڵێ 200 پێش ئێستا 200 پێش ئێستا ئێمە ژنێکمان هەبووە کە مێژووی نووسیوەتەوە لەو کاتە کە چۆن دەڵێ تاقانش بووە، کەسیش نەبووە لەو کاتە هیچ ژنێک مێژوو بنووسێتەوە. ئەسڵەن ئەو کاتە تەنانەت خوێندن بۆ ژنان هەرباویش نەبووە، کەچی ئەو خۆی فێری خوێندنەوە و نووسین کردووە و هاتووە دەستی داوەتە نووسینەوەی مێژووی ئەردەڵانیش. بەڵێ مامۆستا بوخاری، پێم خۆشە باسی گرنگیەکانی ئەم کتێبە بکەی و هەروەها تا چەند گرنگە کە نووسەران گرنگی بە کەسایەتی ئەوە گرنگ بدەن کە بڵێن لە ڕابردوو خزمەتێکی زۆریان بە مێژووی کوردی کردووە. بەڕاستیدا گرنگی ئەو کتێبە لەوەدا کەوا دووبارە زیندوو چۆن دەڵێ دووبارە مەستورەی ئەردەڵانی زیندوو دەکاتەوە، ناوی مەستورەی ئەردەڵانی و چۆن دەڵێ جێدەستی مەستورەی ئەردەڵانی لە ناو شعر و لە ناو مێژوو لە ناو ئەدەبیاتی کوردیماندا زیندوو دەکاتەوە. لەو کتێبەدا ئەش بە حاڵی خۆم ئەوەندەی توانیوە هەستی سەرچاوەیە کە لەسەر مەستورەی ئەردەڵانی پێشووتر هەیە یان نووسراوە من پەیدام کردووە و بەدەستم ئەوە کردووە. دوایی جگە لەوە لە نێو کتێبەکەدا من دەستنووسی مەستورەی ئەردەڵانم داناوەتەوە کە خەتێکی زۆر جوانی زانیوە، چەند بەڵگەنامەیەکی تری تێدایە ئەو کتێبەکە بۆ یەکەمین جارە بڵاو دەبنەوە. بەڕاستی ینی ئەو کتێبە لە بابەتەوەی گرنگە کەوا ئێمە دەبینین ئەدەبیاتی ئەوڕۆمان دەبینین ئەدەبیاتێکی زۆر پیاو سالارانەیە. بەڕاستی ئەگەر ڕاستڵین کە دەبینین ژن لەنێو ئەدەبیاتواندا ناوی نییە، دەنگی نییە، ڕەنگی نییە لەنێو هونەر و کایەکانی تریش بەڕادەیەک، بەڵام لەنێو ئەدەبیاتدا دەبینین ناو پێگەی ژن لە بین دەچێت. لە کاتێکدا ئێمە چەندەها ساڵ پێش ئێستا چەند سەدە پێش ئێستا ئێمە یعنی ژنمان هەبووە کە چۆن دەڵێ پێشەنگی مەیدانەکەی خۆشی بۆ لەو کاتەدادا لە ئەدەبیاتدا بێ، لە هونەردا بێ، حتا لە بابەتە سیاسەکانش. بەڵام مەستورە وەکو ئەدیبێک من هاتووم ئیشم لەسەر کردووە و لە دوتوێی کتێبێکی نزیک بە 300 لاپەڕەییدا چۆن دەڵێ هەموو پرسە پەیوەستدارەکان بە مەستورەم تاوتوێ کردووە و شیکردنەوەم بۆ بەرهەمەکانی و بۆ چۆنیەتی نووسینیەوە خاتنە کردووە. بەتەکیدیش ئەو کتێبانە لەو ڕۆماندا کتێب لەسەر ئەدەبیاتمان لەسەر مێژومان زۆر گرنگە. بەڕاستیە تا ئەوەوەی کە ئێستاش پەروەردە دەبن، ئەوەوەی کە ئێستا پێدەگەن و دەخوێندنەوە ئاگداری مێژوینەتەوەی خۆیان بن، ئاگداری مێژوی ئەدەبیاتی خۆیان بن، ئاگدار بن کەوا ژن لە مێژووی کووردا پەنجەی دیارە و چۆن دەڵێ پلەیەکی باشی.
مامۆستا بوخاری وەکتر خوێنەران لە کێندەر ئەم کتابەیان دەست دەکەوێت خوێنەران لە هەموو کتێبخانەکانی تەواوی کوردستان دەتوانن هەم لە سلێمانی لە کەرکووک لە کۆیە لە سۆران لە هەولێر بیانەی تاڕاتەیەک لە سەرجەم کتێبخانەکان ئەو کتێبە بەدەست دەکەوێت خوێنەران دەتوانن بەدەستی بخەن و بیخوێنەوە و بە سوودی لێ ببینن و مامۆستا بوخاری بەرهەمەکانی پێشوت زیاتر وەکو بڵێن لە بواری شەعر بوون ئێستا وەکو گوتمان باسی ژیاننامەی کەسێکی مێژوویت کردووە ئەمە بچی و لە داهاتوش ینی زیاتر پێت خۆشە پێی بنێە ناو ئەو بابەتەش یاخود ئەمەد بە پێویست زانیوە بۆیە ئەنجامت داوە ڕاستیدا کاک سەمیر ئەگەرچی من تاوەکو ئێستا بەرهەمی شعریم هەبوو کتێبی شعریم بڵاو کردوەوە خەڵاتم لە بواری شعر وەرگرتووە بەڵام ینی سێرم دەکرد لەو ڕۆدا بەڕاستی ینی فراغێکی باش هەبوو لەو بوارە لە بابەتەوەی کە دەمبینی نووسەرامان لەسەر ژن ئیش ناکەم لەسەر مێژووی ژن و لەسەر تواناکانی ژن و بەتایبەت ژنی کورد بەڕاستی دەستم داوەتە پرۆژەیەک کە لەسەر ژنە کوردەکان کەەوە یەکەمین کتێبمە تێدا ئێستاش ینی بەردەوام دەبی مامۆستا بوخاری لە پرۆژەیەکی بەردەوامی منە و ئێستا کەش کتێبی دووەمیشم بەرەو کۆتایی دەچێ و ئیشی لەسەر دەکەم ئەویشان دووبارە لەسەر ژنە کوردەکانە ئەو ژنانێکەوە جێپەنجیان لە بوارەکان لە هونەر و لە ئەدەبیات و لە سیاست و لە ئەو بابەتانە هەبووە بڕاستی دەمەوێت دووبارە ئەو ژنانە زیندوو بکەمەوە بیان هێنمەوە ئەوڕۆ و خەڵک دووبارە ناویان بیستێتەوە ببیریان بێتەوە کەوا ئێمەش ئەو کەسایەتیانەمان هەیە کتێبی داهاتمەوەی کە من ئێستا بەڕاستی ئیشی لەسەر دەکەم لەسەر ژنە بەدرخانیەکانە بنە ماڵی بەدرخانی کەوا ئەوانیش چەند ژنێکیان هەیە و کە جێپەنجەیان دیارەیەکێک لەوانە لەیلا بەدرخانە کە یەکەمین سەماکەری کورد بووە هیوادارم باش توانم ینی هیچ نەبێ ئەگەر کەمیش بێ خزمەتێک بە ژنانی کورد و بە ئەدەبیاتی ژنی کورد و کوردستان بکەم بەڵێ بوخاری وشیار نووسەر لە هەرێمی کوردستان زۆر سپاس و هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین هەم بۆ جەنابەت هەم بۆ بەرهەمەکانی داهاتووشت سپاس بۆ ئێوەش بۆ رادیۆ کەشتان دەستان خۆش بێ